من ناوم سۆزان محەممەد کەریمە کچی شەهید عەریف کەریمم ناسراوم بە کچی شەهید عەریف کەریم خێزاندارم هەروەها شوێنی کارکردنم لە ناوچەی سلێمانیەکە بەرپرسی ڕێکخراوم و لە هەمان کاتیشدا بەرپرسی بەشی شەهیدانم کارەکانم ئەوەیە و خزمەت بە خانەوادەی شەهید دەکەم. من خاوەنی کۆمەڵێک شەهیدم باوکم لەگەڵ سێ برام. اینجا ئەمەوێت لە براکانمەوە دەست پێ بکەم وەکو ئەوەی کە ساڵانی چەند شەهید بوون. یەکەم برام ساڵی 82 شەهید بوو کە ناوی دلاوەر بوو. ئەو کات سیارە لێدا کە سیارە لێدا لە خەستەخانە خەوانمان خستیانە ژووری پێشمەرگەکانەوە مەجموعەی پێشمەرگەی بریناری لێبوو ئەوانیش خستیانە زمنی پێشمەرگەوە بە دەرزی کوشتیان. ئەمە بەو شێوەوەی لێ هات هەزار ڕەحمەت لە گۆڕیان بێت. دوو هەم شەهیدیشمان شەهید شەوکەت محەممەد کەریم شەهید شەوکەتیش بە بیانووی هەندێک شت بردیان لە ساڵی 1985 دەستگیر کرا کە لە ساڵی 1985 دەستگیر کرا نەمانتوانی نەمواجێ بکەن نە هیچ شتێک تر نەمان بینیەوە ئەویش تەرمەکەی لە ساڵی 1986 دەستمان کەوتەوانێ. سێهم شەهیدیشمان دڵشاد بوو دڵشادیشمان ئەویش لە ساڵی 1970 شەهید کرا. باوکیشم لە ساڵی 1994 ئەو کاتە کاتی بەڕێکردنی تەرمەکەی شەهید خاڵ عەفان بوو لە 1994 بریندار دەکرێت کە بریندار دەکرێت ئەوێ هەرچی چۆنە بێ خۆی دەربازکە بەس توانای دەربازبوونی نییە لەبەرەوەی تەمەنیشی هەیە ئەیگرن و بەس لێ پێشەوەی بیکوژن پرسیاری لێەکەن ئەڵێن تۆکیت ئەڵێ من نەک پارتیم بارزانیم کوڕی بارزانیم. شەهید شەوکەت کامەی ئاماژەی پێبم لە ساڵی 1985 دەستگیر دەکرێت ئەیبەنە دەستگای هەواڵگری لێرە لە سلێمانی. دواتر ئێمە هەرچی چۆنە بێ ئەمانەیە مواجهەیە شتێکی بکەین مواجهەی ناکرێت. شەهید شەوکەت ڕەوانەی کوێکەن ڕەوانەی بەغایەکەن لە ئابوو غرێب لە سێدارە دەدرێ. بەڵام ئەویش هۆکاری هەیە لەبەرەوەی خۆی بەرپرسی چەند پێشمەرگایەتی کردووە دوایەوە ڕەوانەی نەفی کراوە بۆ ناسریە کاتی خۆی نەفیان کردوون ئەوانە لە هەشتاکانە بووە لە ساڵی هەشتاکانە دوایەوە بەرپرسی کە پێشمەرگە بووە چەکی کردوتە شانی سایەقی شەهید فەتاح ئاغا بۆ کاتە لە ساڵی هەشتاکانە. جا دوای پێشمەرگایەتیش لەسەر جەنابی بارزانی نەمر وتوێتی هەر کەس بڕاتەوە ئەتوانە بچێتەوە ماڵی خۆی بۆی ئەوەنە زیاتر لە دوای 11 ئازارەوە بۆی خەڵک ئیتر لە ژێر فشاری لە ئازاری حکومەت دەرچێت یعنی ئازادیان خەڵکیان ئازاد کردووە. بەڵام شەهید شەوکەت بەوە نەوەستا کاری ڕێخستنی کرد بە نەهێنی کاری ڕێخستنی کرد. یەک لەوانە کە بەرپرسی بوو شێخ زەرار بوو کە ئیشی لەگەڵا کرد. دوای ئەوە بە نهێنی لە هێڵی 11 ئەو کات شەهید ئیدریس بەرپرسی هێڵەکە بوو. شەهید ئیدریس بارزانی جەنابی سەرکردە شەهید ئیدریس بارزانی بەرپرسی هەڵ بوو لەگەڵ ئەوە کاری دەکرد و بەردەوام بوو لە کار. بەڵام حکومەت پێیزانی ترکە حکومەت پێیزانی دەزگیریان کرد. پاش چەند مانگێک ئەوە بوو لە ئەبوو غرێب عیدام کرا و تەرمەکەیمان دەستکەوتەوانێ. ئەمە شەهید شەوکەت. بەنسبەتی شەهید دڵشادیشەوە کاتێک کە دەستگیر کرا ئێمە لە کاتی چلەی شەهیدی شەوکەتی برامدا بووین چلەکەی بوو ئێمە هەمومان لەسەر قەبران بووین ئاگامان لێ نەبوو.
باوکم بەڕەحمەت بێ ئەو کات ناردی وتی بچۆ سەر دوکانەکە هەتاکوونێ ئێمە لەسەر قەبران دێنەوە. کاتێک هاتینەوە شەی دڵشادیشیان دەستگیر کرده بوو، ئەویش لە قوتابیان و لەوان کاری ڕێخستنی دەکرد. ئەنجا دوای ئەوە مەجموعەیەک خەڵک یعنی اعترافیان کرده بوو کە ئەمەش لەگەڵ ئێمایە دەستگیر کرابوو. درکە دەستگیر کرا لەبەرەوەی تەمەنی تەواو نەکرد بوو، ساڵی هەژدە ساڵی تەواو نەکرد بوو، سنی ڕژدی تەواو نەکرد بوو، ئەوان ڕەوانی بەغایان کرد کە وازام هینی ئیجتیماعی پێڵێن لەبەرەی تەمەنەکەی مناڵتر بوو، بۆی سنی ڕژت تەواوکە کە سنی ڕژدی تەواوکرە و کاتە ئەوانیش تەبعاً هیچ ئاعترافێکی نەکرد بەنسبەت کارەکەی و کە چیەکە و چی ناکە. یعنی لەژێر تەعزیبێکی زۆر زۆرا بوو، هەموو پەنجەکانی نێوکەکانیان دەرهێنا بوو، جێ قەپاڵی سەگی پێوە بوو، یعنی زۆر زۆر تەعزیب درا بوو، هەر ئاعترافی نەکرد بوو. ئەیتر دوای ئەوە ئەیدام کرابوو. ئەویش لە ساڵی 1970 تەرمەکەیمان دەستکەوتەوە و تەواو. ئەمێ ئاماژە بە کارەکانی باوکم بم کە پێش شەهید بوونی کە چیر کردو لە ئەوڵەوانێ لە ساڵی 1946 پەیوەندی کردووە بە ڕێخستنەکانی پارتیەوە. ئەو کات هێزینی هیوا بوو، حزبی هیوا هەبوو، پەیوەندی پێوە کردوون. دوای ئەوە اینجا پەیوەندی کردەوە پارتی دیموکراتی کوردستانەوانێ. بەڵام باوکم لە سوپای عێراقی کاری کردووە کە لە سوپای عێراقی کاری کردووە بە ئەمری حزب وتویانە کاری خۆت بکە لەوێ، بەڵام تەنزیماتی خۆت بەجێبێنە کاری خۆت بکە. تر چەندها کەسی یعنی بڵین هێناوەتە ناو ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوانێ. لە ساڵی 1966 دەستگیر دەکرێت، یعنی بە مەحاولەیەکی زۆر زۆر هەرچی ینی ماوەیەکی پێ ئەچێت دوای ئەوە بەردەبێت، هەر بە ئەمری حزب ینی دەگەڕێتەوە ڕێزەکانی ڕێخستن ئەگەڕێتەوە. ئەوێ لە ساڵی 1970 دیسانەوە بە هەمان شێوە دەستگیر دەکرێتەوانێ. بەڵام لە سوپایە کە پێی ئەزانن ئەو کاری حزبەکات دەری ئەکەن لە سوپا، ئەو کاتە پلێ عریفی ئەبێت، بۆیە مەشهورە بە عریف کەریم. دەری ئەکەن لە سوپا کە دەری ئەکەن یەتەوە ناو ڕێزەکانی پارتی. دیسانەوە بە ئەمری جەنابی سەرۆک مستەفا بارزانی ئەیگەڕێنێتەوە بۆ سوپا، ئەڵێ بڕۆ بۆ سوپا و بەڵام کاری خۆت بکە. ئەو بەردەوام دەبێت لە کاری ڕێخستنی خۆی لە ئیشەکانی خۆی. لە ساڵی 70 باوکم و کات بەرپرسی ناوچەی سلێمانی بووە، ئەو کاتە بەرپرسی ناوچەی سلێمانی بووە. دوای ئەوە ئەو هەر بەردەوام بۆ لە کاری حزبی خۆی، چەنەها یعنی نەوەی پێگەیانوە، چەنەها گەنجی پێگەیانەوە لە کردوونی بە کادری پلێ ئێستا پلەیانەیە، هەنێکیان لە ژیانە نەماون. جگەر لەوەی کە ئێمە خێزانێکی شۆڕژگێڕ بووین بە حکمەوەی کە باوکمان لە کاری ڕێخستنای کاری دەکرد سیاسی بوو، ئێمەشی یعنی هۆگری ئەو سیاسەتە کرده بوو. یعنی هەمومان چۆنەڵی وەکو هینێک چوو بۆ ناو خوێنمانەوانێ، یعنی حەزمان لێی بوو، حەزمان لە کوردایەتی بوو، حەزمان لەوە بوو، یعنی هەموو ئاواتی ئەوە بوو ڕۆژێک لە ڕۆژان ئێمە ڕۆژێک لە ڕۆژان دەوڵەتی خۆمانمان هەبێت. یعنی هەر بۆ ئاواتێشەوە تەمان شەهید بوو، لەبەرەی هەموو کوردێک ئاواتی ئەوەی هەیە. ئەینجا لە ساڵی ئەمە بەردەوام بوو لە کاری ڕێخستنەکانەمان. لە ساڵی 1991 باوکم ئەو کاتە پلەی بەرپرسی ڕێکخراوی ئەبێت، ڕێکخراوی ئەزمەڕ بە ناوی
یعنی بەڕێوەی ئەبات کە ئەو کات هەر لە ناوچەی یەک بوو لەبەرەی ناوچەیەکی دایک بوو لە سلێمانیە ئەکسەرەتی کادرەکانی سلێمانی هەمووی لە ناوچەی یەک کۆبوونەوانێ. لە دوای ئەوەی کە لە ساڵینەوە یەک بەردەوام دەبێت لە کاری حیزبی و چەند خەڵکێکی لە ژێردەستا دەبێت لە ڕخستنەکانە کاریان لەگەڵا ئەکات تر لە ئەندام و لە کادر و ئەوانە لە ساڵینەوە 4 بروسکیان بۆ دێت کە لە کاتی بەڕێکردنی تەرمەکەی شەید خاڵ عەفان بۆ گۆڕستان بەرەو گۆڕستان کە بیبەن تەبعاً ماڵی شەید خاڵ عەفان نزیکی لقی 4 دەبێت ئەوانیش دەیانەوێ تەرمەکەی بەرنەوە لای ماڵەوە دواتر بەڕێکەن بەرەو گردی سەیوان ئیتر کە تەرمەکە ئەبەن بۆ ئەوێ ئیتر مەجموعەیەک خەڵکی لەگەڵایە یعنی پەرۆشن بەوەی کە ئەمانە بچن بەرەو گۆڕستان لەگەڵا بڕۆن هەمووی پارتین هەمووی یعنی ناڕەحەتن بە وەزعەکە کە ئەچن بۆ ئەوێ ئیتر مزاهەرەکە ڕوئەیات لەو مزاهرە باوکم لەو مزاهرەیە ئەبێت لەو کاتەدا باوکم برینار دەکرێت پارچەی بەردەکەوێت ئەوێ خۆی دەرباسکە لەبەر تەمەنەکەی نەیتوانێت خۆی دەرباسکە هەزار ڕەحمەت لە قەبریان بێت هەزاران سڵاو لە گیانی پاکی شەهیدان و سەروەریان بارزایی نەمر و کاکە دریس هەمیشە زیندوو و ئینشاءڵڵا سەربەخۆیی بەدی ئەهێنین ئەو کاتە ئێمەش بە فرمێسکێکی خۆشیەوە بەرەو گۆڕستان بەڕێ ئەکەوین ئەچینە سەر قەبرەکانیان هەڵێن ئاواتەکەتان هاتەتی. جگەل لەوەی باوکم خۆی تێکەڵی سیاست کرده بۆ خانەوادەکەشی بە هەمان شێوە تێکەڵی سیاست ببوون هەمومان هۆگری یعنی سیاست ببووین لە خوێنمانایتر مابوو برا خوشک و براکانمان تێ هەرێک بەکارێکەوە مەشغوڵ و بەکارێکەوە خەریکن کاری حیزبی و کاری حکومی و ئەبەم شێوازە دوای ئەوە بێمە سەر خۆم کە لە ساڵی 1991 لە لای باوکم بووین ئێمە وەکو باوکم بەرپرسی ڕێکخراو بوو لە لای باوکم لە ڕێخستن بووین بەردەوام بووین لە ڕێخستندا ئەو کاتی کە پارتی لە 2023 کە گەڕایەوە بۆ سلێمانی ئێمە ئەو کاتە پەیوەندیم کرد یعنی گەڕاینەوە بۆ ناو لقی 4 من وەکو کادرێک بەردەوام بووم لە کاری خۆم خۆبەخشانە کارم دەکرد هەتا ئەو کاتی کە پلەکەشیان پێدا بووم یعنی بەس خۆبەخشانە بووم هەتا و کە دەقەی کە کرام بەڕەسمی بە تەواوەتی کادر بووم کاری بیدایەت ئافرەتانم کرد دوای ئەوە کاری شەهیدانم کرد کرام بە بەرپرسی بەشی شەهیدان ئەیتر هەر بەردەوام بووم لە کاری حزبی و خۆم کە وەکو کادر لەم ساڵیشدا پلەی بەرپرسی ڕێکخراوم پێبەخشرا ئێستا بەرپرسی ڕێکخراوم و بە هەمان شێوەش بەرپرسی بە شەهیدانم خزمەتی خانەوادەی شەهید ئەەکەم و خۆشحاڵیشم بەوەی کە من یعنی بتوانم بە هەموو توانای خۆمەوە بتوانم خزمەتی خانەوادەی شەهید کەم لەبەرەوەی خۆشم خانەوادەی شەهیدم یعنی لە هەموو ئازارەکانیان ئەزانم کە چیان هەیە و چیان نییە یاخود چیان پێویستە لەگەڵ معاناتیانم.
لە ساڵی 95 کە پارتی تووشی کێشەیەک بوو لە سلێمانیە ئەوە بوو ویستیان بەرەو هەڵەبجە بڕۆن پێشەوەی بگەڕێنەوە بچنە هەڵەبجە بارەگای حزبی لقی چوار هاتنە ماڵی باوکم ئەو کات ماڵی باوکم لەسەر شەستێکە بوو هەموو کادرەکان و هەموو کاریگەرەکان ئاگادارن کە ماوەیەک لەوێمانەوانێ دواتر ئینجا بەرەو هەڵەبجە بەڕێکەوتن لقی چواران لەوێدانە لە هەڵەبجە. ئەمێ ئەماژە بە شتێک بم چەند وێنەیەکم لایە کە ئەمە براکەم کاتی خۆی پامنێر بوو لە قەی چوار پامنێر بوو ناوی وشیارجااو بوو ئێستا یادی بەخێر لە کەنەدا ژیان بەسەر ئەبات ئەم وێنانە هەمووی مزاهرەکەی سیانزەی حزەیرانە ئەتی وێنەکانم هەڵگرتووە هەر وەکو یادەوەریەک هەر بمێنێتەوانە هەرچەنە یادەوەریەکی تاڵە لەبەرەوەی ڕۆژێکی شوم و خوێناوێ بوو بۆ ئێمە زۆر ناخۆش و بەلامانەوە هەر هەڵم گرتوون ئەمە شوێنەکانە ئەجا ئەمێ ئاماژە بە شتێکیش بم کە بیرم چوو بوو ئەمە کاتی خۆی دڵشادی برام خۆعافریکا و بە ڕەحمەت بێ لە سجنە قاتێکی بیجامەی لە بەرابێ گیرفانی بیجامەکەی ئەدڕێ نووسیوێتی من بێتاوانم لە یەکی لە سیانزەی 1986 کە گیراوە ئەڵە من بێتاوانم و هیچ تاوانێکم نییە ئەمان لە گرفانەکەی نووسیوێتی گرفانەکەی لێ کردێتەوە ئەمە شیانێکێک لە پارچەی بیجامەکەی لێ کردوێتەوە هەموو بەس بە ئینگلیزی نووسیوێتی هەموو وشەکە هەموو حرفەکانی خوشک و براکانی تایە بەحپێی حرف نووسیوێتی بڵێن شادانە و بەهارە و سۆزانە و بەختیارە و ئەم شتانە ئەمەش هەمووی نووسیوە و وەکو یادەوەریەک ئیتر ئێمە کاتێک کە تەرمەکەیمان هێنایەوانێ خستبوویە شوێنەکەەوە یعنی زۆر بە زەحمەت دۆزیمانەوانێ وا شاردبوویەوانێ لە ناو بیجامەکەیە شاردبوویەوە بۆی کەس نەیبینێ و پێی نەگرن بە زۆکو یادگارێکی خۆی ئەوەی نووسی بوو بۆی بزانە ئێمە ها چۆنڵێ ئەو ئێمەی لەیادا هەر ئەوەندە زۆر سپاستانەکەم بۆ ئەم بەرنمەیە سپاس دووبارە بۆ هاتنتان دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن.